پانێڵەکە گرنگێکی لەوەدایە کە لە گۆشەنیگای جیاواز و ڕوانگەی جیاوازەوە قسەی لەبارەواکرێ لە چوارچەوەیشی ئەکادمی صرف نا بەڵکو لە ڕووی یاساوە لە ڕووی پراکتیکیەوە واتە لە ڕوانگەی بزنسەوە قسەی لەسەرەکرێ بەشداربووان هەرێکیان لە با بڵین گۆشەنیگای پسپۆڕی خۆیەوە قسە لەسەر ئەم پرسە ئەکا گرنگە کە ناوەندە ئەکادیمیەکان ببنن پردی پەیوەندی لە نێوان زانکۆکان لە نێوان حکوومەت و پەرلەمان و بازار و خاوەنکاران بە شێوەیەکی گشتی چۆن پێدانی پرۆژەکان ئەوەی کە حکوومەت بەڕێوە بدرێ بە کەرتی تایبەت ئایا حکوومەت خۆی بەڕێوە بەرە یا بدرێ بە کەرتی تایبەت ئابووریەم هەرێمی کوردستانە ئابوووریەکی تێکەڵاوە بەشێکی ئابوووریەکەمان دەوڵەت بەڕێوێ بە حکوومەت بەڕێوێ بە بەشێکی کەرتی تایبەت نمونەیەکت بۆ بێنمەوە کارگەی چیمەنتوی تاسوجە هەیە لە سلێمانی ماوەی 15 ساڵ حکوومەت بەڕێوەی برد بەرهەمی لە هیچ کات لە باشترین کاتا لە 300,000 تۆن تێنەپەڕی درا بە کەرتی تایبەت گەشتە 2 ملیۆن تۆن لە ساڵێکە کەواتە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دەری دەخات زۆر لە پرۆژەکان بە تایبەتی و پرۆژانەی بەرهەمهێنن کەرتی تایبەت بەڕێوە بەرێ بە مراقبەیەکی حکومی ڕاست و دروست لەسەر ئەو کەرتی تایبەتە چونکە ئەو کارگەیە ئەو پرۆژە کەرتی تایبەت کە بەڕێوەی بر ساڵانە بێ باج بدە دەستی کار بەکاربێنێ پارەی ئاو کارەبا بدا پارەی کەرسی خاو بدا ئەمانە هەمووی داهاتی جۆرا و جۆرم بۆ حکوومەت دەگەڕێتەوە